ئەمڕۆکە کاتژمێر هەفتی بەیانی پرۆسەی دەنگدانی گشتی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران دەستی پێکرد و شکر بۆخوا بەبێ کێشە و گرفت هەندێک کێشەی سەرەتایی تەکنیکی هەبوو بەڵام بە زووتری کات لەلایەن کۆمیسیۆن چارەسەر کرا. ئێستا پرۆسەکە زۆر باشی بەڕێوە دەچێتن لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران 113 بنکە و 361 وێزگا هاوڵاتیان دەنجی خۆیان دەدەن. ژماری دەنگدەرانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران 18224 دەنگدەرە کە لەو سنوورە دەنگ دەدەن. ئەوەی کە ئەمڕۆکە سەردانی چەند بنکەیەکمان کرد تێبینیوەمان کرد کە خەڵک بە جۆش و خۆرۆسێکی زۆر باشەوە سەردانی بنکەکان دەکەن بۆ دەنگدان و ئەوەی کە جێگای خۆشحاڵیشە لە دەنگدانی تایبەتیش ئاماژەمان پێکرد. ئەم ساڵە هەموو ئەو کێشە و گرفتانەی کە لە هەڵبژاردننی ڕابردوو هەبوو کێشە و گرفتەکان هەموو چارەسەر کراوە. پرۆسەکە زۆر بەباشی بەڕێوە دەچێتن و ماوەیەکی زۆر کەمی دەوێتن بۆ ئەوەی هاوڵاتی دەنجی خۆی بداتن. بۆ لێرە پەیامی بۆ هاوڵاتیان ئەوەیە کە ئەمڕۆ هەمویان هەوڵ بدەن بەشداری ئەو دەنگدانە بکەن، ئەو مافەی خۆیان کە هەیەە بەکاری بێنن بۆ ئەوەی کەسێکی دیکە لە جیاتی ئەوان بڕیار نەداتن و نوێنەری خۆیان نوێنەری ڕاستەقینەی خۆیان دیاری بکەن بۆ پەرلەمانی عێراق. دەخوای بە زیاد بیت تا ئێستا هیچ کێشەیەکی وا کە شایانی باسکردبن لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران دروست نەبوو. پرۆسەکە زۆر بەباشی زۆر بە ئارامی بەڕێوە دەچێتن. ئینشەڵا تا کاتژمێر 6 بەبێ کێشە و گرفت هەوڵ دەدەین ئەو پرۆسەیە کۆتایی پێبێتن. ستا و ئەوانی کە مەسەڵەن ئەمە سەردانمان کردوون ڕێژەکە لە 130 تێپەڕیەوە خۆتان نەزانن خەڵکیمە عادەتەن دوای ئۆڕیان سەرداری بنکەکان دەکاتن، بەڵام باشترە تەوزیع بن و ئەو قەڵەبارغش کە دروست دەبێتن. من لێرێک داوام لە هاوڵاتیانی خۆشەویست ئەوەیە بۆ گەنجەکان بە تایبەتی بۆ گەنجەکان کە لە دەنگدانن لە سڕی دەنگدانن هەوڵ بدەن کەسانی بەتەمەن و کەسانی پەککەوتو نەخۆش هەوڵ بدەن ئەوان زووتر بەڕێ بکەن و بە سڕێ خۆیان بدەن بەوان بۆ ئەوەی ئەوان زووتر دەنجی خۆیان بدەن و بڕۆن. ئەوەی کە تێبینیشم کرد لە چەند بنکەیەک هاوکارێکی زۆر باشی خەڵکانی بەتەمەن و خەڵکانی نەخۆشەیە بۆی ئەوان زیاتر بەڕێ بکردن، بەڵام بە شێوەیەکی گشتی خەڵک ئێستا لە بنکەکان بە گروتینێکی زۆر باشەوە بەشداری ئەو پرۆسەیە دەکەن.